پێشەکی ئەمەوێ بە بۆنەی یادی ڕۆژنامەگەری کوردی پیرۆزبایی لە هەموو ڕاگەیانکارێکی کوردی بکەم. سڵاوم هەیە بۆ هەموو کەناڵەکان، بۆ بینەرەکانیان، بۆ بیستەرەکانیان، بۆ خوێنەرەکان. ڕاگەیاندنی کوردی ساڵ لە دوای ساڵ پەرەی کردووە، گەشەی کردووە و هیوادارم بتوانین هەمیشە کەناڵە ڕاگەیاندنەکان بە بیسترا و بینرا و هەمویانەوە بتوانن بەردەوام پەرە بە کۆڵەتی خۆیان بدەن و ئەو پەیوەندی کە هەیە لە بینی ڕاگەیاندن و دەسەڵات چه حکوومەت بێ چه حیزب بێ تەندروستتر بێ لەوەی کە ئێستادا هەیە. بۆیە ئەمێ پیرۆزبایی دووبارە لە هەموو ڕاگەیاندکارێکی کوردستان بکەم بە بۆنەی یادی ڕاگەیاندنی کوردی و سەری ڕێز و نەوازشیش دائەنوێنین بۆ شەهیدی قەڵەم، ئەوانەی کە لە کاری ئەنجامدانی کاری ڕاگەیاندنی خۆیان شەهید بوونە یان قوربانیان پێگەیشتووە.